بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەی گفتوگۆ پێتان دەگەینەوە. هەڵبەتە لە ماوەکانی ڕابردوودا هێرشێکی ناڕەوا کرایە سەر پیرۆزیەکانی ئیسلام. یەکێک لەو پیرۆزیانی کە ئیسلام هەمیشە شانازی پێوە کردووە و مسلمانان بە شوێکی گشتی شانازی پێوە کردووە، ئەویش مزگەوتە. هەڵبەتە مزگەوت و یەکێکە لەو شوێنانی کە هەمیشە مسلمانان و غەیری مسلمانانیش بۆتە جێگە و مەکانی ڕێبواران، هەروەها نەداران، هەروەها یەکێک لە هەرە فەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە لەسەر مسلمانانی فەرز کردووە تێیدا ئەنجام دەدرێت. هەڵبەتە بۆ چ مسلمان چ غەیری مسلمان پیرۆزیەکانی هەر ئاینێک هێڵی سوورن لە بەرامبەر ئەو هێڵە گشتیانی کە ئەو ئاینە دایناوە. هەڵبەتە کۆمەڵگەی کوردیش و هەرێمی کوردستانیش لە دێر زەمانەوە مسلمانەتی خۆی ڕاگەاندووە و پەیوەست بووە بە پیرۆزیەکانی ئاینی ئیسلامە. بەڵام لێرە و لەوێ چەند کەسێک بە ئامانج هێرشەکەنە سەر پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. هەڵبەتە ئێمە بە میوانداری بەڕێزان دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە فکری ئیسلامی، هەروە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا خورشید مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. لە ستۆدیۆی سەرەکیش بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێت بەو پرسیارە عادەتی بچمە ناو بەرنامەکەەوە. بۆچی ینی کورد زۆر دەمێکە مسلمانەتی خۆی ڕاگەاندووە، کورد و ئیسلام پەیوەندێکی زۆر باشیان هەبووە، بەڵام بۆچی هەوڵە درێ لێکترازانێک و بەشێک لە خاڵی لێکترازان لە بینی ئیسلام و کووردا دروست کرێ؟ سوودی چییە ئەم جۆرە هەنگاوانە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سپاسانەکەم بۆ بانگێشتکردنە. ڕێز و سڵاوی شمەیە بۆ بینەرانی خۆشەویست. پەیوەندی ئیسلام و کورد هەر زۆرە، یعنی لە سەرتای ئیسلام و مسلمانان کورد ئیسلامی قبول کردووە و ئاوێتەی ئیسلام بووە و ڕۆڵێکی زۆر کاریگەری ئەرێنی کاریگەر و ئەرێنی لەناو شارستانتی ئیسلامی و لە مێژووی ئیسلامدا بینیوە لە هەموو بوارەکانە، چی بواری سیاسی، چی بواری زانستی، چی بواری فکری، چی بواری ڕۆشنبیری، چی بواری لە هەموو بوارەکانە کورد ڕۆڵێکی زۆر سەرەکی بینیوە. لە هیچ شارستانی ترا کورد ئەو ڕۆڵەی نەبووە. ئێستا لە پێش ئیسلام ساسانیەکانە بوون، لە ساسانێتتا کورد وجودێکی نییە، ناوی نابیسی، زانایکی کوردم بۆ بێنە لەو سەردەمانە ناوی هەبوو بێ، کتێبێ بە کوردی نووسرا بێتەوە. و ئێستاش کە ئەم ماوەی 100 ساڵە شارستانتی ڕۆژاوای زاڵە، کورد لەم شارستانتیە وجودی خۆی نەسلماندووە، ئەو ڕێگەی پێنەدرا وجود خۆی بسلمێنێ. لەبەرەوە هینکرد هەوڵدانی ئەگەر کورد ناوێکی پەیدا کرد بێ، پلۆپایەکی پیا کرد بێ، لە ڕێگای ئاوتەبوونی لەگەڵ ئیسلامە پەیدای کردووە. هەر هەوڵێکیش بدرێ بۆ ترازاندنی کورد لە ئیسلام خیانەتێکی گەورەیە لە ملەتی کورد دەکرێ. خیانەتێکە لە دنیاشە تۆ خیانەتی گەورەت لە قیامەتا دەرەکەوێ. ئەوانەی کە بەلاڕێە ئەبرێن و لە دین دوورە خرێنەوە و لە ئیسلام دوورە خرێنەوە، کاتی ڕۆژی قیامەت حەقیقەت ئەبین و بەهەشت و جەهەنەم ئەبینن، ئەو وەختە ئەزانن ئەوانەی کە پلانیان بۆ گێڕاون و ئەوانەی کە چاوەشیان کردون چی جینایەتێک و چی تاوانێکیان دەرحەقان ئەنجام داوە. باشە دکتۆر، ینی ئەو فکرە گشتگیری ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هەر کۆمەڵگەیەک پێیەتی، ئەمە نەمەترسیدارە کە لێرە و لەوێ ئەمە بیستین کە مثلەن کورد خۆی ئیسلامی پێ قبوڵ نەبووە، بەڵام بەسەریدا سەپێنراوە. ئەنی ئیسلام ئەوەنە ئاینێکی ترسناکە وا لێرە و لەوێ باسە درۆیەکی زۆر یعنی بێبنەما و زۆر شاخدارە، ینی درۆیەکە لە قوتوی عتارێکە جێ نابێتەوە. ئەگەر بۆی بێ ئەوەی عەرەب لەگەڵ ئیسلاما شەڕی کرد، هیچ ملەتێکتر شەڕی نەکرد. ئێستا کاڵێن ئیسلامی عەرەبە خۆ زیاتر عەرەب دژایەتی ئیسلامی کرد. هەر عەرەبیش هەڵگەڕانەوە لە ئیسلام و ئەو شەڕ و شۆڕەی لە بینی عەرەبا ڕوویدا لە سەر ئیسلام لەگەڵ هیچ ملەتێکترا بۆ شێوە ڕووی نەداوە. هەموو ملەتانی تر لە عەرەب زووتر ئیسلامان قبول کرد، بە تایبەت ملەتی کورد. اینجا ئەوەی کە وێنە
ئێمە بۆی بزانین کورد بە زۆر بۆ بە ئیسلام یا بە زۆر نەبووە ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژوو ئەبێ بزانین دیراسی وەزعی کورد بکەین لە پێش هاتنی ئیسلامە چۆن بووە ئایا سربەخۆ بووە ئایا دەسەڵاتی هەبووە ئایا خاوەنی کیانی خۆی بووە ئایا کرامەت پارێزراو بووە ئایا وجودی هەبووە ئەمە ئەگەر جوابی ئەم پرسیارانەماندایە بەداخۆ ئەوانەی کە ئەم قسانەکەن چاوەشەکارێکی گەورەکەن درۆیەکی گەورەکەن خیانەتێکی گەورەکەن لە مێژوش لە کورد و لە مێژووی کوردیش ئێستا بستان ملەتی عێراق بۆچی باوشی گرتووە بۆ ئەمریکا کوردستان کورد بۆچی باوشی گرتووە بۆ ئەمریکا ممکنە ماوەیەکی تر 100 ساڵێک تر بێ دراسی بکەیت و بۆ ترێمە خیانەتێکی گەورە بۆ کورد لە عێراقی کرد بەڵام ئەگەر نەی ملابسات و با بڵێن بارودۆخەکە نەخوێنیتەوە کە ڕژێمێکە بۆ ڕژێمێکی زۆر ستەمکار ئەویست ئڵغای وجودی کورد بسڕێتەوە ئەویست هەمووی تعریبی بکات ئەویست کیانی نەهێڵێت بۆیە کورد ناچار بوو پەنابەرێ بۆ دوژمنێک کە خۆشی لە دوای ئەتراف کرد کە داگیرکەرم پەنابەرێ بۆ دوژمنێک کە لەگەڵ خۆشیشی نەهێنا زۆر باشە دکتۆر ئەگەڕێمەوە لات هەڵبەتە قسە و باز لەسەر خودی مێژووەکەکەین و هەروە ئەو کاریگەریانی کە لە دوای ئاشنابوونی کورد بە ئاینی پیرۆزی ئیسلام لە سەرەتای ناساندنی ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر کورد ئەچمە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر دکتۆر عەبدوڵڵامێت بەو پرسیارە دەست پێ بکەم پرسیاری ئەوم لە دکتۆر کەریم کرد ینی ئاینی پیرۆزی ئیسلام ئەمەنە هێڵی ترسناکی هەیە کە لێرە و لەوێ بەشێک لە دژایەتی پیرۆزیەکانی ئیسلام ئەکرێ هەڵبەتە ئێمە ئەگەر دەقەکانی ئیسلام بخوێنینەوە و فەرمایشتە خوایی و فەرمودەکانی پێغەمبەری نازار بخوێنینەوە ینی هەمیشە ڕەحمەت بووە جگە لەوەی کە کۆمەڵی خاڵی ئەرکی تێدایە هەڵبەتە ئەویش لە دەرەنجامە بۆ ڕێخستنەوەی کۆمەڵگە بووە ئاینی پیرۆزی ئیسلامەوە نە مەترسیدارە کە لێرە و لەوێ دژایەتی بۆ کرێ و پیرۆزیەکانی ئایانەوێت تێک بدرێت بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی ئەم کەناڵە دەمەوێت وەکو تایبەتمەندی و پسپۆری خۆم ئاماژە بەوە بکەم کە ئاین وەکو دەستگایەکی کۆمەڵایەتی یەکێکە لە دەستگا بنچینەیە بنەڕەتیەکان ئەساسیەکان لە کۆمەڵگەدا لە هەر کۆمەڵگەیەکدا کۆمەڵگەی کوردیش وەکو هەموو کۆمەڵگەیەکی دیکە لە دێر زەمانەوە بێگومان ئاینی هەبووە بەڵام کاتێکیش ئاینی ئیسلامی وەرگرتووە بەراوردی ژیانی کۆمەڵایەتی بەراوردی بەرهەمی فکری و کللتوری بەراوردی کەسایەتی مرۆڤی کورد و کۆمەڵگەی کوردی بکەی پێش ئیسلام و دوای ئیسلام بۆ دەردەکەوێت ڕۆڵی ئیجابی ئیسلام لەسەر ئەم کۆمەڵگەیە و سوود لێوەرگرتنی لەلایەن خەڵکەوە لەلایەن کللتورەوە لەلایەن دابوونەریتەوە و ئێمە دەبێت ئەوە بزانین کە کۆمەڵگەی بێ ئاین هەرگیز نابینین لەبەر ئەوە تەمەشا دەکەین لە دێر زەمانەوە لە هەر شوێنێک مرۆڤ هەبووە لە هەر ئاستێک و بە هەر شێوەیەک ممارەسەی کرد بێ بیری لێکرد بێتەوە ئاینێکی هەبووە بەڵام بین ئێمە کە لە تەفاسیلی ئاین دەکۆڵینەوە وەک ئاینی ئیسلام بەر لەوەی باسی ئاینی ئیسلامیش بکەین ئەگەر بیر و بۆچوونی تەنانەت ئەوانەی کە ئاینداریش نەبوون وەکو کەسانێکی وەکو فەیلسوفی ناسرا و برنتراد راسل وەکو ئەریک فرۆم وەکو کۆمەڵێک لەو زانایانەی کە دۆرکایم بۆ نمونە کە تەمەشای ئاین دەکەن و وەزیفەی ئاین لە کۆمەڵگەدا حتمما بە شتێکی زۆر زەروری دەزانن کە ئاین کاریگەری خۆی هەبێ لەسەر کۆمەڵگە لەبەرەوەی ئاین هەر ئاینی ئیسلام بە تایبەتی بەو هەموو تەفاسیل و وردەکاریانەوە یارمەتی خێزان دەدا یارمەتی پەروەردە دەدا یارمەتی و بەهێزکردنی بنەما ئاکاری و بەهاکان و دابوونەریتی کۆمەڵایەتی دەدا یارمەتی سەقامگیری و کۆنتترۆڵی کۆمەڵایەتی دەدا لە کۆمەڵگەدا لەبەر ئەوە تەمەشا دەکەین لە کاتی تنگانە لە کاتی ناخۆشی بە شێوەیەکی فتری و ڕەمەچی مرۆڤ وەکو تاک و هەروەها وەکو گروپ و کۆمەڵگە پەنا بۆ مامۆستایانی ئاینی و دەستگای ئاینی دەبن بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ ورە بەرزکردنەوە و بۆ هاندانیان بۆ نمونە ئەگەر تەمەشای شۆڕشەکانی کورد بکەین تەمەشای بە جواب هاتن بکەین
تەمەشای ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکەین ئەوەی کە مامۆستایانی ئاینی و دەستگای ئاینی پێی هەستاوە لە کوردستاندا بەڕاستی جێگەی دەستخۆشیە، جێگەی دڵخۆشیە، جێگەی هاندان و یارمەتیدانە کە خەڵکیی زۆر بە تایبەتی مامۆستای ئاینیەکان بە ئەگەر بەراوردی بکەین موچەی ئەوان و ئەو ئیمتیازات و ئیمکانیاتەی هەیەە لەگەڵ توێژ و چینەکانی کۆمەلگا هەمووی لە ئاستی زۆر خوارەوە و نزمدایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەدایان ماندووبوونیان خەمخۆریان بۆ کۆمەلگا، بۆ تاکەکان، بۆ خێزانەکان، بۆ کێشە کۆمەڵایەتیەکان لە ئاستێکی زۆر بەرزدایە کە بەراورد ناکرێت لەگەڵ ئەو ئیمتیاز و ئیمکانیاتەی کە بۆیان ڕەخساوە و پێیان دەدرێت. لەبەر ئەوە ناتوانین ئێمە لە هیچ کۆمەلگایەکدا دەستبەرداری ئاین بین، پاشان ئاین و پیرۆزیەکان وەکو بڵین عامل و هۆکاری یەکگرتنی کۆمەڵایەتیە، سەقامگیری کۆمەڵایەتیمان بۆ دابین دەکات. ئاینێکی موحەد لە زۆربەی کۆمەڵگەکاندا تەمەشا دەکەی هانی خەڵکی لەسەر دەدرێ بۆ ئەوەی لە دەوری کۆبنەوە کێشەکانی خۆیان چارەسەر بکەن، چینە و بوغز و عەداوەت و ململانەیان لەبیر بکەن و بەخشندەیی و لێبوردەیی بڵاو بێتەوە لە ناو کۆمەڵگەدا. لە ڕاستیدا ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی پێدەکا ئاین لە هەموو شتێکدا ئاماژەمان پێدەکا و یان ڕێنوێنیمان دەکا بۆ نەرمونیانی، بۆ حوار و گفتوگۆ لەگەڵ یەکتر، بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی هێمنانە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ما كان الرفق في شيء إلا زانه ومن تزع من شيء إلا شانه. لەبەر ئەوە کەسانێک بەو شێوەیە بیر بکەنەوە تەقوا و ترسی خۆیان لە دڵدا بێ، دوور بن لە جێرە شێوێنی، دوور بن لە ئازاردانی خەڵکی، بەردەوام ئامادە بن بۆ گفتوگۆ، بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی، بۆ تەحملکردنی ناخۆشی و بە ئەستۆوەگرتنی ئەرکی سەرشانیان و زیاتر بەرامبەر بە تاکەکانی کۆمەلگا. لە ڕاستیدا پێویستە دەستخۆشیان لێ بکرێت، پێویستە ڕێنوێنی بکرێن بۆ ئەوەی کە دڵیان بە ئیشەکانی خۆیان خۆش بێت و بۆ ئەوەی کە زیاتر هاند بدرێن لە ئیشەکانی خۆیاندا بەردەوام بن. بەڕاستی کۆمەلگە دەستبەرداری ئەوە نابێت، چونکە ئێمە وەکو دەستگایەکی بنەڕەتی کە تەمەشای دەستگای ئاینی دەکەین، ڕەگ و ڕیشەی لە هەموو دەستگاکانی دیکەدا کاریگەرە. لە بواری ئابووریدا بۆ نمونە کاتێک ئاین غایب دەبێ، پشتگوێ دەخرێ و یان دوور دەخرێتەوە، ئیتر دزی و گەندەڵی و ئیحتیکار و فڕوفێڵ و ئەوانە دەکەوێتە بواری ئابووریەوە، پاشاگەردانیەک دروست دەبێت. کۆمەلگە هەمووی بۆ خۆی بە دەوڵەمەندەکانیشنەوە دەبن بە قوربانی و زەحیە بۆ ئەو بارودۆخەی دروست دەبێت. لەلایەنی کۆمەڵایەتیەوە ناتوانی کێشە کۆمەڵایەتیەکان بۆ نمونە لە هەر کۆڵانێک و لەسەر هەر خێزانێک و لەسەر هەر تاچێک ئەتوو پۆلیسێک و چاودێریەک دانەی. یاسا بە هەموو شتێک ڕناگا. یاسا بەڕاستی لەلایەنە ڕسمیەکەیدا زۆر زار دەبینین دەستەوەستانە بەرامبەر بەوەی کە خەڵکەکە بڕیاری ئەوە بدەن لە یەکتر خۆش بن یان کێشەکانیان گەورە بکەن یان بچووک بکەنەوە. بەڕاستی ئەوە ئاینە یارمەتی ئەو خەڵکەدا بە شێوەیەکی ئیجابی بیر بکەنەوە تا ڕادەیەک لە مافەکانی خۆیان ببورن، لە بەرامبەر ببەخشن و توانای ئەوەیان هەبێت تەعاون و هەرەوەزی لەگەڵ یەکتر بکەن. بۆ نمونە ئەگەر خێزانێک ئاینی تێدا نەبوو، ئاینت لێ کێشایەوە، تەمەشا دەکەی دڵڕەقی و دڕدۆنجی و توندوتیژی و خیانەت و ناتەبایی و کۆمەڵێک کێشە دەکەوێتە ناو ئەو خێزانەوە و دەتوانی خێزانێکی ئایندار و خێزانێکی دوور لە ئاین زۆر بە ئاسانی لەولایەنەوە بەراورد بکەیت. لە بواری بۆ نمونە تاوان و جەریمە بڕۆ ئەو مەحاکمانە، بڕۆ مەراکزی شورتە بزانە ڕۆژی چەند کەس دێن بۆ ئەو شوێنانە هاموشۆ دەکەن، ئیحسایەک وەکو ئامارێک تەمەشا بکە چەند کەسی ئایندار کێشە دروست دەکەن و ئەوانەی نادیاریشن لە بڵین بە شێوەیەکی نادیار وەکو سەربازی ون ئەوەی کێشەکان چارەسەر دەکەن ئەوان چێن. بەراوردیان بکە و دەبینی پیاوانی ئایندار کەسانێکی لە خواترس تووشی ئەو زیانە نابن وەکو مەراکزی شورتە و مەحاکم و کێشە بۆ حکوومەت و بۆ بارگرانی دەستگاکان بارگرانی دروستکەن و کێشەی زۆر ئاڵۆزی بنێنەوە. لە ڕاستیدا ئەوانە کەسانێکن زیاتر لە دەرەوەی ئاین ویان لادەرن لە ڕێوشێن و ئاراستەکاری ئاین، بۆیە لە ڕاستیدا ئەو هەموو کێشانە دروست دەبن.
بۆ نمونە ئەو بابەتانەی کە وەکو لە ئاەتەکەدا خۆی تەعالا پێمان دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر يعظكم لعلكم تذكرون. يعني ئەوەی کە خراپە، ئەوەی کە زیان بەخشە، ئەوەی تێکدەرە، ئەوەی ئاژاوە و کێشەی لێ پەیدا دەبێت، توندوتیژی ناخۆشی لێ پەیدا دەبێت، ئەوانە بابەتگەلێکن کە لە ڕاستیدا ئاین نەهی لێ کردووە، هانمان دەدا لێ دوورکەوینەوە. لەبەر ئەوە ناکرێ ئێمە تەسەوری ئەوە بکەین یان وامان بێتە بەرچاو کە ئاین هۆکارێکی ئاژاوە بێ، هۆکاری کێشە بێ، هۆکاری ڕەنگە کەسێک نەزانێ ئاینەکە بە شێوەیەکی ڕێکوپێک بگەێنێ یان بە جوانی لێ تێ نەگەیشت بێ. زۆر باشە دکتۆر، ئەمەوێت بپرسم ینی و ئایندارەکان بڵێ دکتۆر، ئەمێ بپرسم ینی ئەو فەلسەفەی کە بەڕێزە زۆر بە جوانی شیر کردەوە لە هەموو بوارەکان و کایەکانی ژیانە. مادام ئاینی پیرۆزی ئیسلام خاوەنی ئەم فەلسەفە جوانەیە لە بەڕێوەبردننی کۆمەڵگەدا، ینی ئامان چییە لەوەی کە ینی بە ئامانج ئاگیرێت لەوەی کە پیرۆزیەکانی ناشرین بکرێت لە وڵاتێکە کە وڵاتێکی ئیسلامیشە؟ بەڵێ وەکو گوتراوە ئەناس ئەعداء ما جەهیلوا. ڕەنگە یەکێک لەو سەبەبانە ئەوە بێکە خەڵک لە دوورەوە لە دەرەوەی ئاینەوە بەنا شارەزایی لە ئاین و لە خیتابی ئاینی خراپ تێگەیشت بێ. ئەوە لایەنێکی دیکە ئەوەیە ڕەنگە ئاین لە هەندێکان تێک بدا. کابرا حەزی لە گەندەڵیە و ئاین منعی دەکا، کابرا حەزی لە زوڵم و زۆرداری و خۆسەپاندنە ئاین قەدەغەی دەکا. لەبەر ئەوە عەدل یەکێکە لە ناوەکانی خوای تەعالا وەکو سیغەیەکی مبالەغە کە عەدالەت و عەدل دادگەری و نەهێشتنی زوڵم و ستەم و یەکسانی و فراهەمکردنی دەرفەتی یەکسان بۆ خەڵکی مەسەلەیەکە ئەمە لە ناوەڕۆک و لە ڕەگ و ڕیشەی ئایندا سەری گرت بڵین سەرچاوە دەگرێت و لە ڕاستیدا ئەمە ڕێگرە لە بەردەم هەندێک کە دەیانەوێت بە کەیفی خۆیان بکەن و هەوا و هەوەسی خۆیان تێر بکەن و خۆیان بسەپێن و ئەو شێوازە هەڵسوکەوت بکەن کە ئاین لیانی قبول ناکە. حتمما ئاین مەسلحەت و بەرژەوەندی ئەو کەسانەشی دەوێت کە مەسەرەن لاڕێ دەبن و یان لا دەدەن و یان کێشە دروست دەکەن یان جەریمە و ئەنجام دەکەن، بەڵام ڕەنگە لە قۆناغێکی درەنگتر لەوە تێبگەن و یان نایەنەوێت لێی تێبگەن لەبەرەوەی حتمما شەیتان کردەوە خراپەکان لەبەر چاوی مرۆڤ جوان دەکا و ئەو کەسە بە خۆشی و ڕابواردن و کۆکردنەوەی پارە و سامان و ڕابواردنێکی کاتی ڕەنگە دڵی خۆش بێ، پێی ناخۆش بێ کە ڕێنوێنی ئاین لی تێک بدا، وابزانێت کە بە تایبەتی هەندێک کە زوات تێگەیشتون کە ئەگەر ئاین کاریگەر بێ و یان ئاین هاتە سەرکاروبار و لە حکم و لە دەسەڵات و ئاراستەکاری بەشداری کرد، ئەو وەختە یەکسەر بۆ ڕۆژی دووەم خەڵکانێک سەریان پەلدەدرێ و کەسێکی تر دەستی دەبڕێ و کەسێک لاقی دەبڕێ. نەخێر کاکە ئاین ڕەحمەتە، خوای تەعالا وەکو حەسر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، ئێمە بۆ هیچ شتێکی تر تۆمان نەناردووە تەنیا وەکو ڕەحمەت و بەزەیی بۆ ئەو خەڵکە، بۆ ئەوەی خەڵک لە ژیانی دنیا بەحەسێتەوە و ئارام بێ و بە شێوەیەکی ڕێکوپێک و دەستخۆشی دکتۆر ئەگەڕێمەوە لای بەڕێزت. سپاس دکتۆر کەریم. ئەمێت پێشەوەی کاک دکتۆر وەرگرم وتم ئەچینە سەر بوارە مێژوویەکە، ئەمەوێت بە دەقیق ئەو پرسیارە بکەم کە ئەوترێت ئاینی پیرۆزی ئیسلام بۆچی بۆ ئەوەی دینەکە بگەێنێت وڵاتانی داگیر کردووە، ینی ناحەزانی ئیسلام ئەم قسەیە زۆرە ئەڵێنەوە، هاتووە کوردستانی بۆ نەداگیر کردو بەهێز ئاینەکەی سەپاندووە بەسەر ئەم کۆمەڵگەیە. ینی ئاینی پیرۆزی ئیسلام ینی ئەو پێویستی بەهێزە بۆی ئاینەکەی جێبەجێ بکرێت. خۆی گەورە ئەرحەمە ڕاحیمینە، پێویستی بەوە نییە کە بە زەخت و بە فشار خەڵکی بیپەرستێت، چونکە ئەمە مەقبول نییە، لە یەکێک لە فەلسەفەکانی ئیسلامی پێ قبول نییە. ئایا پرسیارەکەم بە دەقیقی ئەمەیە، ئایا لە کۆمەڵگەی کوردیدا کە ئیسلام
بە ئیسلام ئاشنا بووە لەژێر فشارە دینی وەرگرتووە یاخود بەویستی خۆی دینی تەطبیق کردووە. دکتۆر عەبدوڵڵا زۆر جوان پەیامی ئیسلامی شی کردەوە بە تایبەت پەیامە کۆمەڵایەتیەکەی. لە ڕاستیە ئەگەر بێت و مسلمانان هەڵ نەسانایە قسەی جوانشی فەرموو الناس أعداء ما جهلوا ئەوانەی کە ئەم قسەیەکەن قەدری ئیسلام نازانن نرخی ئیسلام نازانن کاریگەری ئیسلام نازانن لە ڕوانگەی ئەمڕۆ تەماشای دنیاکەن لە ڕوانگەی ئەمڕۆ تەماشای ڕابردووشەکەن ڕابردوو بە پێوەرەکانی ئەمڕۆ ئەپێون وازان کوردای میشە وا لە دەردەسەریا بووە وا لە نەکبەتیا بووە وا با بڵێن وەزعی پەست بووە ئەوانەی هەڵگری پەیامی ئیسلام بوون یعنی جنایەتە ئەگەر هەڵگرانی پەیامێکی ئاوا ئەو پەیامە قۆرخکەن لە شوێنێکی تایبەتە و بڵاوی نەکەنەوە بۆ بەشەرێت خوا ئەم پەیامەی نارد بۆ ئەم پەیامە بگا بۆ پەیامی خوایە بۆ هەموو بەشەرێت کۆتا پەیامی خوایە بۆ هەموو بەشەرێت ئەوانەی کە لە دوای پێغەمبەر هاتن زۆر جوان لەوە تێگەیشتن کە مەسئولێتی سەرشانیانە ئەرکی سەرشانیانە وەکو ڕەبعی کوڕی عامر کاتێک کە چن بۆ وڵاتی فارس ڕۆستەم لەیانە پرسێ بۆچی هاتون أفرمي نحن قوم ابتعثنا الله لنخرج العبادة من عبادة العباد إلى عبادة الله ومن جور الأديان إلى عدل الإسلام ومن ضيق الدنيا إلى سعة الدنيا والآخرة يعني مخوانا أردويني بويك خلقي لبرستني بندكان رزقار كان بو برستني خواي بندكان ولا ظلم مستمع دين كان تربو عدالة وسماحة ورحمة إسلام ولا تسكي دنيا بيني بو فراواني دنيا وقيامة ئەمانە هەڵگری ئاوا لە ئیسلام تێگەشت ئەمە تەمان ڕەبعی کوڕی عامر جوندێکی بەسیط بوو ئاوا پەیامەکەی گەیاند خولەفای ڕاشدین و دوای ئەوانش با بڵێن ئەمەیەکان و عەباسیەکان ئەمانە جوان تێگەشت بوون بەتایبەت خولەفای ڕاشدین پەیامی ئیسلام پەیامێک کە خوا ناردوویەتی مەسئولێتی سەرشانیانە ئەم پەیامە بگەێنە هەموو بەشەریەت. ئێمە ئەگەر ئەمانەی ئەمڕۆکە لە ڕوانگەیەکی بۆ ئۆکوتن بە پێوەرەکانی ئەم ڕۆژتەکانە پێون هەر هیچ نەبێ بگەڕێنەوە بۆ لای مستەشقەکان ئەوانەی کە دراسەیەکی منصفانیان کردەوە کە هەر چەند نەشیان توانیوێت لە 100% حەقی ئیسلام بن لە توێژنەوەکانیانە زۆرێکیان دانێن بەوانەوە کە لەشکری ئیسلامی لەشکرێکی بەڕەحم و خاوەن پەیام بووە لەشکری خاوەن پەیام بوون یان بۆیە ئەبینی تۆ ئاماژە بە سوکایەتیکردن بە مزگەوتدا یەکێک لە پەیامەکانی ئیسلامەوە ڕێزگرتن لە شوێنی لە پەرزگاکانی هەموو ئەدیانەکان یەکێک لەو شوێنانەی کە لە جێشی ئیسلامی بۆی نەبووە دەستی بۆ بەرێت پەرزگاکان و پیاوانی پەر نەک بەس کەنیسە پەرزگاکان و پیاوانی پەرزگاکان بووە لەبەرەوە ئەم ئیسلامە اینجا بێ لەوە یعنی تۆ ڕۆژی قیامەت ئەگەر بێت و بەشەریەت ئەم بزانێت جەنەت هەیە و جەهەنەم هەبوو کۆمەڵەکە بوون ئەم پەیامیان پێ بۆ ئەم حەقەتەیان زانیوە ئەیگلەی ناکەن چۆن بێمەتان نەگەن ئێستا غەرب خاوەنی ئەو تەکنۆلۆژیایە ئەگەر بێت ئەو تەکنۆلۆژیا ڕێگری بکەن لەوەی کە بگاتە بەشەریەت ئایا بەشەریەت گلەیان لێ ناکە ئەمریکا ئێستا خاوەنی کۆمەڵە بەهای نامرۆڤانەیە زۆر نامرۆڤانەیە کە خۆی وەکو مرۆڤانەش تەقدیمی بەشەریەتێکا و بە شێوەیەکی چاوەشەکاری تەقدیمی بەشەر کە گوایە بەهایەکی مرۆڤانەیە لەگەڵەوەشە سوورە لەگەڵەوەی کە ئەو بەهانەی خۆی بگەنێت حتا مؤتەمەراتی ئافرەت کاکرێ ئەوەی پەکین مەسەڵەن کە کرا بە زۆر ئەسەپێنرێ بەسەر وڵاتانە بۆ ئەوان ڕۆ نەکەرەوە ئێستا فەرەنسا لە هەموو دەوڵەت ئەفریقیەکانە کە حکمی کردو و داگیری کردبوون و سەر و سامانێ خۆ ئێستاش بێ باجی بنێ و باجی بدەنێ و بە شکل سەرۆتەکانیان بۆ فەرەنسا ڕۆ تەنانەت تیارەشیان ئەگەر بفرێ بە وڵاتێ بێ بچێت لە فەرەنسا بە ترانزیت فەرەنسا بڕوا و بێ لەوەی کە زمانەکانیان گۆڕی و کەلتوریانیان گۆڕی و هەموو شتێکیان گۆڕی ئیسلام کاتۆتە هەر مەنطقەیەکەوە تەنها بە واجبی سەرشانی خۆیان بزانێ ئەم پەیامە بگەێنن ئەمە پەیامی خۆیە بێ بگا بەشێ کۆتا پەیامە ئەگەڕوان نەیگەێن کێ بگەێنێت لەبەرەوە هەر کەسێک لە ڕێیانە وەستا بێت ئەوانی لە ڕێیانە وەستاون لایەن داوە لە ڕێگاکەن دوای ئەوە تر خەڵکی ئازاد بووە قبولی ئەکات یا قبولی ناکات ئەگەر بێت تاریخی مسلمانبوونی خەڵکی کوردستان بخوێنیتەوە لە هیچ شوێنەکانە بۆ خەڵکی بە زۆر بکرێتە مسلمان بەڵێ بربەستەکە لابراوە جێشی ئیسلامی هاتووە ئەگەر ئەو ملەتی ئیسلامیان قبول کرد بە یەکسەر وعدەکە لە خۆیان دانراوە کاتێک کە خەڵکی چوون وفود چوون بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەقوام چوون بۆ لای پێغەمبەر یەکسەر سەرکردەیەکی لە خۆیان هەڵبژاردووە ئەمە خیانەتێکی گەورە بوو ئەگەر باتە ئەم پەیامی ڕەحمەتە و ئەم خێر و بەرەکەتەی کە
لە ئیسلامە هەیە نەیانگاندایەتە بە شەرایەتی مرۆڤایەتی بەلامەوە یعنی کەیش خەڵکی زیاترۆکوتم بۆی دەرەکەوێت ئەگەر بێت و بەراوردێک یەک لە قیامەتە ئەوە شتەکانمووی کەشفە بن دوو ئەگەر بێت و بەراوردێک لە بینی ئیسلام و ئاینەکانی ترا بکەی بە حقیقەتی خۆیان نەک بە چاواشەکاری ئاینی زەردەشتی و ئیسلام بەراورد بکەن ئاینی یەهودیەت کە ئاینی تعسوب و ئاینی دەمارگیری و ئاینی هینە زۆر باشە دکتۆر کەزان مەسیحەت زۆر باشە ینی لە ماوەی ڕابردوودا هێرش کرا سەر یەکێک لە پیرۆزیەکانی ئیسلام کە مزگەوتە ینی مزگەوت هەر لێی بڕوانە تەماشاکەی شوێنێکە ئارامگەیە شوێنی پەرستشە شوێنێکە تیایدا تێکەڵەبی لەگەڵ خوای پەروەردگار و لەگەڵەوەشە ینی لە زمانی زووشەوە جێگەی و مانەوەی ڕێبواران بووە و جێگەی حەوانەوەی زۆرێک بووە لەوەی کە مسلمان بوو و غەیرە مسلمان بوو و ڕێکەوتۆتەوە شوێنە لە مزگەوت ماوەتەوە ینی بە دیاریکراوی کە ئەمێ ئەو پرسیارە بکەم کە ینی ئەو پیرۆزی ئیسلام مزگەوت چمە ترسێکی بۆ کۆمەلگای هێچگە لە ڕەحمەت ئەبێ مێژووی مزگەوت بخوێنینەوە بە درێژای مێژووی کوردستان بە درێژای مێژووی ئیسلام مزگەوت لەم کوردستانە چ ڕۆڵێکی بینی وەک مامۆستا ئاماژەی پێدا مزگەوت یانی شوێنی بەیەگەشتنی خەڵکی گەڕەکە شوێنی بەیەگەشتنی خەڵکی شارە شوێنی چارسەرکردنی کێشەکانیانە شوێنی تعارفە شوێنی فێربوونی زانستە مزگەوت نەبووە بەر لە سەدەی بیستەم شوێنی فێرکردنی نەوەی ئەم میلەتە بووە ئەیچی تەک بۆ تا ئێستا مزگەوت ڕۆڵی سلبی نەبووە شمعنە عەرەب و تەنیانی یانی چی ئەمڕۆکە بزە ئەمڕ ئللا ئەمڕۆکە مزگەوت بوو بە شوێنی ئرهاب و شوێنی ترساندن و شوێنی تۆقاندن مزگەوت شوێنی ئارامی دڵە شوێنی ڕەوینەوەی خەمەکانە شوێنی پەیوەندیکردنە بەخوا سوبحانەهو وتەعالا ئەمما ئەگەر کەسانێک ئەو جێتانەی کە مزگەوت تاوانبارەکەن ئەوانە پێش وعدە بڕیاریانداوە ڕۆڵی مزگەوتی نەهێڵن ئەمە بەداخەوە ئەلمانیەتی عەرەبی و ئەلمانیەتی عالمی ئیسلامی و من زمنیم ئەلمانیەتی کوردی ئەمە پەیامیانە ڕاستەکەی یعنی یەک لە پەیامەکانیان دابڕینی ئەم ملەتانەیە لە ئیسلام و ئەمیش بە تەوجیهی طبعاً بە تەوجیهی غەربە بە تەوجیهی دوژمنانی ئیسلامە کابێ ئەم ملەتانە لە ئیسلام چونکە ئیسلامیان بە سەرچاوی مەترسی بۆ خۆیان زانیوە وەک مامۆستا ئاماژەی پێدا ئەوانەیە کە بەرژەوەندەکانیان ئەکەوێتە مەترسیەوە لە ڕێی ئیسلامەوە ئەوانن کە دژایەتی ئیسلامەکەن ئێستا ئەبینی مثلەن ئەگەر ئەوان ڕاستەکەن یانێ بزان هۆکاری با بڵێن ڕۆکاری ئەم ئرهابە چییە یا هۆکاری ئەم بڵێن ئەم کارە دزێوانە چییە بێن دراسی مەیدانی بکەن تۆ معقولە ماوەیەک سێ گەنج با بڵێن بە عەمەلیەک هەڵسن کەس نزانێ کێ تەوجیهی کردوون تۆ بە یەکسەر مزگەوت تاوانبار بکەیت لە کاتێکا کە سەدان جنایەت و جەریمە ڕووەدا لە کۆمەلگا باز ئاماژیان پێ نادەیت توینیان نەک چۆن یەکسەر ئەگەر بڕیاری پێشوادە نەبێ ئەگەر استراتیج نەبێ کە ئەم ملەتە لە ئیسلامدا ببڕن و دروستکردنی ڕێکخراو بە ناوی دابڕانەوە بەداخەوە بەشداریکردنی وەزیری ئەوقاف وەزیری پەروەردە لە شتێکە لە ڕێکخراوێکە لە بزافێکە ناوی دابڕانە و هەموو توێژینەوەکانیشی کە ئەیکەن هەموو لەسەر ئیسلامە ئاشکرایە کە مەبەستیان دابڕینی ئەم ملەتێ لە ئیسلام بۆیە ئەمانە هەمووی ئامادەکراوە هادفە مەقسوودە دکتۆر عەبدوڵڵا ئەگەڕێمەوە لای بەڕێزت ینی بە دیاریکراوی بێگومان پسپۆڕیەکان ئەوە جیا دەکاتەوە کە کەسێک اختصاسێکی بووە پسپۆڕێکی بوو بۆ نمونە ئەگەر ئەندازیارێک پزیشکێک خەڵکی عام غەیری ئەو پسپۆڕیە هەبێت ناتوانێت چ قسەی تیا بکات چ لە بواری پراکتیکە لەو مەجالای ئیشەکە بکات ئایا کۆمەڵێک کەس پیا بوون لەسەر ئیسلام قساکەن لەسەر ئیسلام تۆمەت بە ئیسلام ئەبەخشنەوە ئەتوانن کەسێک پسپۆڕی نەبێت لە مەجال و دیراسەکردنی ئیسلامیە قسە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام بکات بەڕاستی جێگەی داخە لە سەردەمانێکی وەکو ئێستا تا ڕادەیەکی زۆر مەسەلەی تایبەتمەندی مەسەلەی اختصاص بە تایبەتی لە هەندێک بوار بە شێوەیەک بەڕەڵا کراوە هەموو کەسێک بە هەموو شێوەیەک لێی دەدوێ بۆ نمونە ئەگەر بێت و تەمەشای مەسەلەی بۆ نمونە پزیشکی بکەین یا بۆ نمونە مەسەلەی
دەرمانسازی مەسەلەی ئەندازە لە عێراقی شێواوی دوای هاتنی ئەمریکا دەبینین کە خەڵکێکی زۆر بە شەهادەی تەزویر و بە ئیمکانیاتی کەم و بە بێدەسەڵاتی زانستیەوە لە تەخەسوسی خۆیاندا تەنانەت لەو دوایە بینیمان یعنی کەسانێک ماوەیەکی زۆر عملیات و نەشتەرگەریان دەکرد لە کاتێکدا دەرکەوت کە شەهادەی پزیشکیان نییە. جێی داخە یعنی بەڕاستی ئێمە ئەو پسپۆڕیە بە تایبەتی مەسەلەی ئاین مەسەلەیەکی ورد و دەقیقە و مەسئولیەتێکی گەورەیە، مەسئولیەتێکی ئینسانیە. بەڕاستی کاتێک ئەمن شتێک بەغەڵەت تێبگەم یان بەغەڵەت لە خەڵکی تێبگەێنم، ئەو هەڵەیەی کە خەڵک لەسەری دەڕوا دوایی گوناح و تاوانی دەکەوێتە ئەستۆی من. جێگەی داخە ئێمە لە ڕاستیدا لە وڵاتانی عەرەب ئێمە شوەکو و ناوچەیەک نزیک و تێکەڵ بە وڵاتانی عەرەب لە کوردستانیشدا تەمەشا دەکەین وەکو کاردانەوەیەک بەرامبەر بە ئاین یان بەرامبەر بە ناحاڵیبوون لە ئاین. لە ڕاستیدا ئاین لە کاردا نەبووە هەتا تۆ ڕەخنی لێ بگری و بڵێ ئاین بۆ نەیتوانی و ئەوە بکاویان بۆ ئەوەی نەکردووە. ئێمە حەق و حساب لەگەڵ ئاینێک بکەین کە ئەسڵەن دەرفەتی پێنەدراوە ممارەسەی ئیمکانیات و مفرەداتی خۆی بکا لە ژیانی ڕۆژانەی خەڵکی لە بواری یاسا لە بواری دەسەڵاتەکان. بە هەر حاڵ ئەوەی جێگەی داخە ئەو علمانیەتەی کە هەبووە لە ڕۆژ ئاوادا با ئێمە جارە زوو ئەوە ڕوونکەینەوە علمانیەت نەپەیوەندی بە علمەوە هەیە نەپەیوەندی بە عالەمەوە هەیە، یعنی نە مەسەلەیەکی نیشتیمانیە نە مەسەلەیەکی زانستیە، خۆی عالەمانیە بە معنای دنیەوی یعنی لادینی. بەڵام ئەوەی کە لە ئەوروپادا ڕوویدا بە تایبەتی لە سەردەمی بۆربۆن و لە سەردەمی چاوپۆشی کەنیسە و بەشداریکردنی لە جەریمەکانی پاشاکانی ئەو سەردەمە، ئەو کاردانەوەی خەڵک بەرامبەریان جارێ یەکەم ناچار بوون دەبوایە بۆ ئازادی خۆیان یان بۆ پەڕینەوە بۆ بارێکی زانستی و ئیمکانیەکی دنیایی و تەکنۆلۆژی و زانستی باشتر دەبوایە بەسەر ئەو کەنیسەیەدا تێپەڕن کە بربەست بوو لە ڕاستیدا. ئەوە یەک. دووەم ئەو علمانیەتەی کە لەوێ هەبووە ویستیان ئاین بەشداریکردنی ئاین بەکارهێنانی خراپی ئاین لە ژیانی دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی یاسایی دوور بخەنەوە، کەواتە دوورخستنەوەی ئاین لە دەستێوەردانی کاروباری دەوڵەت و کاروباری ڕۆژانە. بەڵام کاتێک لێرە بەراوردی دەکەین دوو شتی زۆر جیاواز دەبینین. جارێ یەکەم ئاین وەکو ئاینی ئیسلام لەگەڵ ئاینی مەسیحی بەو دەستکاریەوە و بەو لادانەی کە لە ئەوروپای ئەو ڕۆژگارانەدا هەبوو جیاوازیەکە بە وازحی دەبینرێ. پاشان ئێمە لە ئاینی ئیسلامدا چینێکی کە هەنووتمان نییە تەحەکوم بە ئاین بکە، تەحەکوم بە خەڵکی بکە، بتوانێت بۆ خۆی ئیستیغلالی بکە. خەڵکێک ئەوە دەکەن بەڵام زۆر ئاشکرا و ڕوونە ئەوانە ئینحرافێک و لادانێکە لە ئاینەکە ئاین قبوڵی نییە. ئەوەی کە زۆر لەوە سیرترە ئەوەیە وەکو دەڵێن مەلەکیون ئەکثەر من المەلیک، پاشا پەرستر زیاتر لە خودی پاشا. لە لای ئێمە کەسانێک هەڵکەوتون خۆزگە بەو معنە علمانیەی ئەوێ بووایە کە دنیاوی بوونایە و حەقیان بەسەر ئاینەوە نەبووایە. ئەمەی لای ئێمە دەیبینین دژایەتی ئاینە نەک بێئاینی. بێئاینی وەکو لادینی بۆ خۆی ئازادە تا ڕادەیەک بۆ شێوەی بیر دەکاتەوە، بەڵام تۆ بێی مەساحەیەکی فراوانی ئاینەکە تەسک بکەیەوە، وەزیفەی نەهێلی، ئیمکانیاتی ئیجابی نەهێڵی، تەشخەڵەی پێ بکەیت. زۆر باشە دکتۆر، پەنجی پێ هەڵبچنی. زۆر باشە دکتۆر، ئەمێ بپرسم ینی کۆمەڵگە چ قازان جێگەکە لە دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام؟ ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم. لە ڕاستیدا کۆمەڵگە لەگەڵ نەبوونی ئیسلام و یان دوورخستنەوەی ئاین و یان ئیسلام لە ژیانی ڕۆژانەی خۆی نەتایجەکانی وا دەبینین ئێمە: بڵاوبوونەوەی قومار، بڵاوبوونەوەی ئینحرافات، بڵاوبوونەوەی ئەوەی کە پێی دەڵێن شذوذ و لادان، بڵاوبوونەوەی قومارخانەکان، بڵاوبوونەوەی
ئەو دیاردەنا شیرن و قێزەونانەی کە ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ سەردەمانێک خەڵک دەستی بە ئاینەوە گرتبوو زۆر بە جوانی بۆ دەردەکەوێت وەزعی خێزان چی لێ هاتووە ڕادەی مەسەلەن تەلاق و لێک جیابوونەوە لە خێزانەکاندا گەیشتۆتە کوێ دزی و گەندەڵی و شتی ناشیرن ئەوەی کە لە لای کورد عیب و ناشیرن بووە سێشت بوو درۆکردن دزیکردن دایەنPC بەڵام ئێستا لە دوور لە ئاین ئەو مەسائلانە شانازیان پێوە دەکرێت وەکو دەڵێ ئەخەذەته العزەة بالئسم و ئاین ناشیرن دەکرێت بەوەی ڕێ لە ئازادیەکانی خەڵکی دەگرێت بەڕاستی ئەو مەسائلانە دەمانگەیەنێتە شوێنێک ناکرێ ئێمە تەسەوری ئەوە بکەین کۆمەڵگەیەک دروست بێ بەبێ ئاین و بۆشایەکەی ئاین نازانم بڵێم بەچی بەتەمان پڕیکەنەوە و سیر لەوەشدایە هەندێک لەوانەی کە ناویان لە خۆ ناوە عیلمانی کە بەرامبەر مسلمانێک دادەنیشن دەڵێن ئێمە عیلمانین ئاینمان نییە و ئاینمان پێ ناوێ قەیدی ناکە بەڵام ئایا سیر نییە کاتێک کۆمەڵەیەک لەوانەی کە دەڵێن ئێمە ڕۆشنبیرین و عیلمانین و تەمەشا دەکەی دەچن دەڵێن لەبەر مووقفێک یان لەبەر مەسلحەتێکی کاتی ئەمە دەبینە یەزیدی و دەبینە زەردەشتی و دەبینە فڵان و ئەوانە خۆ ئێمە پێمان خۆشە ئەگەر بەڕاستیان بێ فعلەن ئیلتزام بە ئاینێکی معەن بکەن قەیدی ناکە بەڵام کابرا ئاینی ئەسڵەن نییە دەچێ بەو ناوەی کە دەڵێ ئاین دەگۆڕم مزایدەیەک دەکات دەیەوێ مەسەلەن خۆڕە پێشکا مووقفێک بنوێنێ لەوانەیە بۆ دەستکەوتێکی مادی و یان خۆ نزی خستنەوە ئیقامەیەک لە دەرەوەی وڵات وەربگرێن زۆر باشە بەڵام لە ڕاستیدا بڵێ ئەو مەسائلانە زۆرن دەستخۆش دکتۆر ئەگەڕێمەوە لای بەڕست دکتۆر کەریم ینی ئەرکی بابینە سەر ئەوەی کە دژایەتیەکەیە بۆ هەرچەند ئاینی پیرۆزی ئیسلام زۆر لەوە گەورەترە کە بە دژایەتیەک و دوو دژایەتی و لێرە و لەوێ چەند کەسێکی نەخوێنەوار لەبارەی نەخوێنەوار بەمانە تایبەتەکەی کە نەخوێنەوارن بەرامبەر ئاینی پیرۆزی ئیسلام دژایەتی بکرێت و بچووک بکرێتەوە بەڵام لێرەدا ئەرکی دامەزراوە ئاینیەکان ئەو کەسانی کە ئەرکی دامەزراو ئاینیەکانە کە ڕوونکردنەوە بدا بە کۆمەلگاوە بە تایبەت پسپۆڕانی بواری ئاینناسی بە تایبەت لە مەجای ئاینی پیرۆزی ئیسلامە ئەرکیان لە کۆمەلگەدا بۆ هۆشیارکردنەوەی بە تایبەت نەوەیکی نوێ بەڕێوەیە ئەوە گوێبیستی ئەم جۆرە قسانە بێ و قسەی هەیە و پرسیاری هەیە پێویستی بە وەڵامی جددی و فکری و فەلسەفی خۆی هەیە بۆ تەواوکارێک بۆ قسەکەی کاک دکتۆر دابڕینی ئاەت ئاین لە کۆمەلگا خیانەتێکی گەورەیە جنایەتێکی گەورەیە دەرحەق کۆمەلگا کرێت وەکو فەرمووی بڵاوبوونەوەی دزی گەندەڵی مەشروبخۆری بەکارهێنانی مادەی بێهۆشکەر دەیان مەسائلی تر اینجا خیانەت و خیانەتی زەوجی و هەڵۆشانی ئەمانە هەمووی دەرەنجامی دوورکەوتنەوە لە ئاین چکە تۆ بەدیلێک پێ نییە وەکو لە ئاین دای ئەبڕی چی بەدیلێک تێ ئەیە تێ بەدیلێکت پێ نییە لەبەرەوە خیانەتێکی گەورەیە مەسئولیەتی سەرشانی بەتەکید مەسئولیەتی سەرشانی دەستگا ئاینەکانە بە دەرجەیەکم وەکو وزارەی ئەوقاف کە بەداخەوە وزارەی ئەوقاف یعنی نەک ڕۆڵی خۆی نابینێ بەعکس ڕۆڵی سلبیە بینێ لەو بارە یەکێتی زانایان مەسەلەن مامۆستایان با بڵێن مامۆستایانی ئاینی لەگەڵ زانکۆکانە یا ئەو کولیاتی شەریعە و هەموو ئەوانەی کە معنین بەم مەسەلەیە کەسانی لە حقەت تێگەیشتون دڵسۆزی ئەم ملەتەن حەقە دەوری خۆیان ببینن و یعنی ئەم حەقەتە ڕوونکردنەوە بۆ خەڵکی کە لایەنە ئیجابیەکانی ڕۆڵی مزگەوت و ئاین بۆ خەڵکی ڕوون بکەنەوە و باس یعنی دەرەنجامە سلبیەکان و نەرێنیەکانی دوورکەوتن و لە ئاین و دوورخستنەوەی ئاین خەڵکی لە ئاین بۆ خەڵکی دوور بکەنەوە ڕوون بکەنەوە یان سا بڵاوبوونەوەی مەسەلەن مادەی بێهۆشکەر بڵاوبوونەوەی دزی وەکو مامۆستا ئاماژەی پێدا نەتیجەیەکی حتمیە بۆ دەسەڵگرتن لە ئاین یعنی ئاین ڕۆڵێکی کاریگەریە ئەگەر تەفعیل بکرێت ئەگەر کاریگەر بکرێت ڕۆڵێکی زۆر ئیجابی هەیە لە بنیاتنانی کۆمەلگا لە بنیاتنانی ئینسانە لەبەرەوە بێ
ئەبێت دەوڵەت ئەگەر بەرپرسان ئەگەر دڵسۆزی ملەتەکان بن ئەبێت دەست بە هەموو هۆکارێکەوە بگرن کە مایەی ئارامی و استقرار و پێگەیاندن و هینی با بڵێن دروستکردنی تاکی کۆمەڵگەیە ئەبێت دەستی پێوە بگرن. ئاین ڕۆڵێکی گەورەیە هەر ینی کاریگەری ئاین تا ئەو ڕادەیە کابرا خۆی تەقێنێتەوە ئەمە خۆی ئەگەر دیوەکەی تری بخوێنیتەوە ئەمە ینی ئەوە دەرخە کە ئاین ئەگەر بخرێتە گەرچی کاریگەریەکی لەسەر دەرونی ئینسانەیە چۆن وای لێکە یعنی ڕووبنێ بە هەموو دژواریەکەوە. ئەی تۆ ینی بۆچی نایی ئاین لە ڕێگە بۆ جوانکردنی کۆمەڵگە بەکاربێن بۆ ڕێگادی بۆ دژایەتی ئاین ئەەکەی لە ئەنجامە ڕودوت فعل دروست بێت و وای لێبێ خەڵکانێک زۆر جارێ دەستی دەرەکیە زۆر جارێ یعنی بۆ بۆ تێکدانی کۆمەڵگا بۆ شێواندنی ئیسلام بۆ شێواندنی ئیسلام خەڵکانێک هەڵە خەڵەتێنرێن و مەسەلەن بەلاڕێ ئەبرێن. ئەگەر ئێمە دڵسۆزی ئاین بین دڵسۆزی ئیسلام بین و مامۆستا لە بدایەت و ئاماژەی پێدا ڕۆڵی ئاین لە کۆمەڵگەدا هەموو ئاینێک و بە تایبەت ئاین ئیسلام کە ئاینێکە تەشریعاتێکی زۆر جوان عەقیدەیەکی تێڕوانیەکی زۆر جوان عەقیدەیەکی زۆر پاک ئەگەر بێت و بە شێوەیەکی جوان ئاراستە بکرێت لە بەجێهاتی ئەگەر جێهاتی ڕسمی خۆی تەبەنی بکات و خۆی بۆ یعنی بەجددی ئیشی لەسەر بکات ئاین ڕۆڵێکی زۆر ئیجابی و بنیاتنەر و کاریگەری بە لە کۆمەڵگە. ئەگەڕێمەوە دواتر کۆتا پرسیارت ئاراساکەم. دکتۆر عەبدوڵڵا ئەگەڕێمەوە لای بەڕێزت وەکو کۆتا پرسیار لە بەڕێز دەکەم. پرسیاری ئەوم لە دکتۆر کەریم کرد کە ئەرکی دامەزراوە ئاینیەکان و ئەو کەسانی پسپۆڕی مەجای ئاینین ئەرکیان چیە لە کۆمەڵگەدا بۆی ئەو هۆشیاریە ڕاز بکرێتەوە و ئەو هۆشیاریە بە گوێینەوەی نوێ و ئەو کەسانە بدرێت کە پرسیاری جەوهەریان لەبارەی ئاینەکان بۆ دروستە بێ وەڵامی حتمی وەرگرنەوە. من پرسیارە بە شێوەیەکی تر لە بەڕێز دەکەم. بێگومان لە سەرەتای بەرنامەکەدا باس لەو پەیوەندیە جوانانە کرد کە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ کۆمەڵگەدایەتی بە تایبەت لە کۆمەڵگەی کوردیدا و ئەو عامیل و کاریگەریانی لەسەر تاکەکان و کۆمەڵگەدا دروستی کردووە چەند پانتاییەکی ئارامی بۆ کۆمەڵگە داڕشتووە. ئەمە بپرسم چۆن جارێکی تر ئەم پەیوەندیە کە لێرە و لەوێ هەوڵە درێ کاڵ کرێتەوە چۆن ئەم پەیوەندیە تۆخ کرێتەوە پەیوەندی ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ کۆمەڵگە و دواتر لەگەڵ تاکەکان دواتر کۆمەڵگە بێگومان هەر 50 ساڵێک نوێ دێتە پێشەوە هەوڵ بدرێ ئەم پەیوەندیە تونند و تۆڵە بە تۆکمەیی بمێنێتەوە و پیرۆزیەکان جوانیەکانی ئاینی ئیسلام جارێکتر نمایش کرێتەوە. ئێمە پێویستیمان بەوە هەیە جارێ وەکو تێڕوانینێکی کۆمەڵایەتی دەبێ ئەوە بزانین زانایەکی ئەمریکی بە ناوی تالکۆت پارسۆنس شیکردنەوەیەکی هەیە بۆ کەسایەتی کە دەڵێ سێ بابەت هەیە سێ سیستەم هەیە بۆ ئەوەی یەکێکیان تێبگەین پێویستیمان بە تێگەیشتنی دوانەکەی دیکە هەیە ئەویش کللتور و کەسایەتی و سیستەمی کۆمەڵایەتیە. بۆ نمونە کللتورێکی دیاری کراو ئەوەمان پێدەبەخشێ کە لە کللتورەکە دەکۆڵینەوە چۆن سیستەمێکی لێ پەیدا دەبێت کە لەو کللتورە بۆشێتەوە ئەو سیستەمە لە چوارچەوەی و کللتورەدا کارا بێ و ئەو سیستەمە و ئەو کللتورە چ جۆرە کەسایەتیەک پەروەردە دەکەن. جارێکی تر بە شێوەیەکی تر دەتوانین ئەمانە زنجیرەکەیان بگۆڕین بڵین کەسایەتیەک کە بنیاد دەنرێ بۆ نمونە لەسەر ئاکاری بەرز و ئەخلاق و ئاین و دەستپاچی و دڵسۆزی و خیانەت نەکردن و ئەو بابەتە ئەو کەسە هەڵگری کللتورێکە کە ئەو بابەتە ئیجابیەکانی تێدایە لەسەر ئەو ئەساسە دەتوانێت سیستەمێک بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێو بباوە سیستەمەکەش تاکەکانی کۆمەڵگا بە شێوەیەک پەروەردە دەکا زادەی ئەو کللتورە بن و ئاراستەیەکی ئیجابیان هەبێ. ئەوە یەک. لەلایەکی دیکەوە دەبێ ئەوە بزانین پەراوێز خستنی ئاین دوو زیانی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە تەنانەت بۆ کۆمەڵگا بۆ دەسەڵات بۆ خودی ئەو کەسانش کە دەیانەوێ ئاین پەراوێز بخەن. ئاین بە تایبەتی ئاینی ئیسلام ئاینێکی عەمەلیە ئاینێکی تەنیا وەکو هەندێک مەسائلی نەزەری و فکری نییە کە لە ژیانی ڕۆژانەدا ڕەنگ نەداتەوە چونکە کابرایەکی دیندار چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێ فڕوفێڵ بکە
دەستپاک دەبێ ئەمین دەبێ دوور دەکەوێتەوە لە گەندەڵی جێگەی متمانە دەبێ تەنانەت بۆ نمونە ئێمە تەمەشاکە لە شەرعدا دکتۆر عەبدوڵڵا کاتم زۆر کەم ماوە ببوورە ئەگەر لە ماوەی خولەکێکدا قسەکانت چڕکەیتەوە سپاس دەکەم بەداوای لێبوردنەوە پێم بڕیتی هەوڵ دەدەم ئینشاءڵڵا کابرایەک لە ئەوروپا لەگەڵە من لە نوێژ دانیشتووە نوێژی دەکا ئەگەر بزانم خیانەت دەکا لەگەڵ ئەو وڵاتە دەبێ خەبەری لێ بدەم بڵێم ئەو هاوڵاتیەی ئێوە کە لەسەر ئاینی منیشە خیانەت دەکا دەبێ خیانەتەکەی دەربخەم چونکە وەکو خوای تەعالا دەفەرمێ وەلا تەکون للخائینینە خەسیمە لەسەر خاینان نابێ بە جواب بین ئەو ئاینە بەو شێوەیە من پەروەردە بکە و دەوروبەرەکەی خۆم پەروەردە بکەم حتمما دەبێ کەسانێک ئەو کارانە بکەن و لە خەڵکی تێبگەێنن بڵێ ئەم ئاینە بە زمانێکی پارا و بە زمانێکی شیرین بە زمانێکی پشت ئەستور بە زانست بە واقع بە تەعاملێکی ئیجابی لەگەڵ خەڵکی بە شێوەیەکی نەرمونیان بۆ ئەوەی بزانن ئەو ڕقوچینەیەی کە خراوەتە دڵیان بەرامبەر ئاینەکەی خۆیان ئەوە بەشێکە لەو ڕقوچینەیەی کە دەخرێتە بەرامبەر کۆمەڵگەکەیان ناتەباییەک دروست دەبێ ململانەیەک دروست دەبێ کە ئێمە لە ڕاستیدا لە کات و شوێنێکدا دەژین پێویستیمان بە هەرەوەزی و تەعاون و یەکریزیە زیاتر لەوەی کە ئێمە بکەوینە ململانێ لە نێوان خۆیاندا لە کاتێکدا بەدەیان دوژمنی سەرسەخت و زۆر خەتەر و ترسناک کە ڕۆژانە هەڕەشە لە ژیانمان و لە خاکمان و لە پیرۆزیەکانمان دەکەن. دەستخۆش دکتۆر کاتم نەما سوپاس بۆ بەڕێزت دکتۆر کەریم لەماوەی یەخولەکدا ئەمەوێت پرسیارە بکەم ینی وەکو فکری ئیسلامی فکری ئیسلامی چی پێ بۆ هەموو واقعێک کە دێتە پێش بۆ ئاینی پیرۆزی ئیسلام فکری ئیسلامی چی ینی فکری ئیسلامی هەڵقوڵاوە لە لێکۆڵنەوە لە دەقەکان لەگەڵ لێکۆڵنەوە لە واقع و تەشخیصی واقع کێشەکانی واقع و گەڕان بە دوای چارەسەرە لەو دەقانە یا لە ئاینەکە گەڕان بە دوای چارەسەرە بۆ ئەو کێشانەی لە واقع هەیە و وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە یە بە زەهنی ئینسانە لەبەرەوە یعنی فکری ئیسلامی با بڵێن زیاتر لەگەڵ هینە ڕۆژە با بڵێن مامەڵە ئەکات و ڕۆڵی خۆی بینێت ئەوەیە کە ڕۆڵی پێ نەدراوە ئەگەر ڕۆڵی پێ بدرێت بێگومان بۆ هەموو واقعێک لە کۆمەڵگەدا چارەسەرێکی ئەگەر هین مابێ یەک حکایەتێکتان بۆ گەڕمە برادێک نازانم چەند پێچە برادێک بۆ لەسەر قسەکەی کە چەند کاریگەریە لەسەر کۆمەڵگا باشە برادێک مێ خۆی لە نەوەتەکانە ویستی بچێ بۆ خارج وتی من هین بوو لە نەوەتەکان وەزع زۆر خراپ بوو پارەی زۆری پێبوو لە مەریوان بوو تی لەوێ دوو قاچاقچیم دۆزیەوە بە زۆر ترسمە بوو لە ڕێگا تەسلیمە بکەن شتێکم بکەن ئەوێز بێتەوە فەشە لێنیا بڕێگا وتی دوای ئێوارەی لە تویتیان با بچین نوێژەکەمان بکەن خۆی ئەو متەدەینیش نییە نی باوەڕی بە دین و شتیش نییە وتی هەرکەوتیان نوێژەکەمان کەم ئارامەیەکم بوات و دڵنیا بووم تەمین بۆ مترکە من بە سەلامەتی بەڵێ لەقەڵ خیانەتم لێ ناکرێت بڵێ ئاین ئەگەر ڕێگەی پێ بدرێ ڕۆڵی خۆی ببینێ کۆمەڵگە وەکو ماسمێوی لێکە بەڵێ زۆر بەڕێزان دکتۆر کەریم ئەحمەد توێژە لە فکری ئیسلامی لە ستودیۆکانمان لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان هەروەها زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا خورشید مامۆستای زانکۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون کاک دکتۆر سوپاس بۆ بەڕێستان هیلاکمان کردن بینەرانی ئازیز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش تاوەکو ئێستا بینەرمان بوون تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێنم کاتێکی خۆش دەست خۆش دکتۆر گیان